بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دەسەڵاتدارانی هەرێم لە بەغداد لە دوای 2023 و ڕوخانی ڕژێمی بەعز نەیانتوانیوە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان دابین بکەن هەرچەندە لە دەستوری هەمیشەی عێراق ئاماژە بە کۆمەڵێک مافی دەستوری خەڵکی کوردستان دراوە بەڵام لەبەر پارە و پۆست دەسەڵاتدارانی هەرێم ئەو مافە دەستوریان فرامۆش کرد لە بەرنامی ئەمڕۆ سەرەوە دەکەین کە ئێستا هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق نزیک بۆتەوە ئایا لە مەڵبژاردنەدا دەتوانرێت گۆڕانکاری لە نوێنەرایەتی هەرێمدا بکرێت گۆڕانکاریکردن لە نوێنەرایەتی کورد لە بەغداد دەتوانێت مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان جێبەجێ بکات و چ جۆرە نوێنەرێک دەبێت خەڵکی کوردستان لەم هەڵبژاردنە چ جۆرە نوێنەرێک بنێت لە بەغداد لەگەڵمان. لە دوای ساڵی 2023 و ڕوخاندنی ڕژێمی پێشووی بەغدا کورد چەندین هەلوقۆناغی نوێی لە عێراقی دوای بەعزدا بۆ هاتووەتە پێش کە دەکرا بە قۆستنەوەی ئەو هەلانە ئێستا هەرێمی کوردستان لە قۆناغێکی دیکەی گەشەسەندن و پێگەیەکی سیاسی و ئابووری سەقامگیرتر بووایە. لە قۆناغی دوای ساڵی 2023 بە دیاریکراوی لە ساڵی 2005 عێراق دەستورێکی نوێی بۆ دانرا کە هەرێمی کوردستانیش دەنگی پێدا. دەستوری عێراق لە چەندین مادە و بڕگەیدا گەرەنتی و مافی گەورەی بە هەرێمی کوردستان داوە کە تەنیا داکۆچی حزبەکانی دەسەڵاتی هەرێم لە جێبەجێکردنی ئەو مادانە بە سوودی گەورەی هەرێم تەواو دەبوو. ئەگەر ئەو حزبانە لە خەمی بەرژەوەندێنەتەوەیەکانی خەڵکی هەرێمی کوردستان بوونایە گرنگترین ئەو مادانەی لە دەستوری فیدراڵی عێراقدا تایبەت کراون بە هەرێمی کوردستان و مافەکانی هەرێم دەستەبەر دەکەن ئەمانن. مادەی 170 دەستوری عێراق دان بە هەرێمی کوردستان و دەسەڵاتە بەرقەرارەکانی دادەنێت. مادەی 141 دەستوری عێراق ڕێگە بە کارکردن بەو یاسایانە دەدات کە لە دوای ساڵی 1992 لە هەرێمی کوردستان دەرکراون. مادەی 140 بە سێ قۆناغ دۆخی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە ئاسایی دەکرێتەوە. کۆتاوا دەش بۆ جێبەجێکردنی ئەم مادەیە ڕۆژی سیوێکی کانون یەکەمی ساڵی 2007 دەبێت. مادەی 112 ئیدارەدانی هاوبەشی سامانی نەوت و غاز لە نێوان هەردوو حکومەتی بەغدا و هەرێم لەو کێڵگە نەوتیانی پێشتر بەرهەمیان هەبوو. مادەی 112 حکومەتی بەغدا و حکومەتی هەرێم و پارێزگا بەرهەمێنەرەکانی نەوت بە هاوبەشی استراتیژی پەرەپێدانی سامانی نەوت دادەنێن. مادەی 93 هەرێم بۆ یەکلاکردنەوەی ناکۆچەکانی لەگەڵ حکومەتی فیدراڵ دەتوانێت هانا بۆ دادگای فیدراڵی ببات. بە بڕوای بەشێک لە چاودێران یەکێتی و پارتی کە هەردوو حزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستان بوون و بە درێژایی 18 ساڵی ڕابردوو زۆرترین نوێنەر و پێگەی سیاسیان لە بەغدا هەبووە. تەنیا بەکارکردن بۆ جێبەجێکردنی ئەو مادەی دەستور و هەماهەنگی لەگەڵ هێزە سیاسیەکانی بەغدا دەیانتوانی پێگەی کورد قایمتر و ئایندەی هەرێمی کوردستانیش زامنتر بکەن. بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی دوای 18 ساڵ لە گەڕانەوە بۆ بەغدا و هەڵسوڕاندنی دەیان پۆستی باڵا لە حکومەتی عێراقدا ئەو دوو حیزبە هیچیان بۆ کورد نەکرد. ئەوەی جێگەی سەرنجە ئێستا کە عێراق بەرەو هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەران هەنگاو دەنێت هەر ئەو دوو حیزبە زۆر بێباکانە داوای دەنگ لە هاوڵاتیان دەکەن لە ژێر ناوی سندنی مافەکانیان لە بەغدا. بێەوەی ئەو دوو هێزە دەسەڵاتداری هەرێم پرسیاری ئەوە لە خۆیان بکەن لە 18 ساڵی ڕابردوودا کێ دەستی گرتوون مافی کورد بسەن و پێگەی هەرێمی کوردستان جێگیر بکەن. ئێستا کە داوای دەنگ لە هاوڵاتیان دەکەن چ گەرانتیەک هەیە هەر وەک ڕابردوو کۆی دۆزینەتەوەی ناخەنەوە خزمەتی بزنس و بەرژەوەندی حزبی و بنەماڵەییە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میوانداری بەڕێز سۆرا عومەر سعید کاندیدی ژمارە 22 لە بازنەی چواری سلێمانی ڕانیە پشدەردووکانمان کردووە. سوپاسی ئامادەبوونی دەکەین کاک سۆرە خێر بێت. سوپاسان دەکەین. زۆر سوپاس. ئەگەر سەرەتالەوە دەست پێ بکەین بەر لەوەی بچینە سەر مەسەلەی نوێنەرایەتی هەرێم لە بەغداد بزانین کاک سۆرا عومەر بۆچی پێشتر لە کوردستان پەرلەمانتار بوو اینجا خۆی کاندید کردوتەوە بۆ پەرلەمانی عێراق.
بە ناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر ئەوە دەوترێ بۆچی چەند خولێک لە سەریەک خۆتان کاندی دەکەنەوە بۆ ئەم کورسیە چۆڵ ناکەن بۆ گەنج و خەڵکی تر. ئەم قسەیە لە ڕوویەکەوە کە چەند خولێک خۆمان کاندی دەکەین وایە، بەڵام کاندیدی بۆ پەرلەمان لە کوردستان کە من لە خولی 4 و لە خولی 5 هەڵبژێردراوم تعین نەکراوم، دا نەمەزرێنراوم وەکو وەزیفەیەکی گشتی تعین کرابم. من چوومەتە بەردەم ڕایگەل و بە دەنگی حەقیقی و زیندوی دەنگدەرانی لیستەکەمان دەرچوین، واتە ئیمتیازێک نەبووە پێم ببەخشن و دام بنێن لەوێ. خەڵک دەنگی پێداوم و نوێنەرایەتی خەڵکم لە ئەستۆ گرتووە. ئەمە لە کوردستان. لە عێراقیش ئەم جارە حەقیقەت هەموو کەس دەتوانێت خۆی کاندید کە ئەگەر وتویانە تۆ لەسەر لیستێکی حیزبی بۆیە دەرچووی پشگیریت کراوە، ئەم جارە بۆ عێراق کاندیدێک لە ماڵی خۆی سەر بەخۆ هیچ لایەنێکی نەبێتوانێت خۆی کاندید کە. ئەگەر متمانەی خەڵکی هێنا پیرۆزی بێ نەی هێنا دەرنەچووە. یخۆ ئەمە پرۆسەیەکی هەروە ئاسان نییە خەڵک خۆی لێ بدا. ئەوەی بە منە لێ فەرمو و باخۆشی کاندید بێ بۆ خۆی کاندید نییە. بەس بۆچی دەستنە بەغدایەوە دەتانەوێت چی بکەن؟ بۆچی دەستن بۆ بەغدا؟ بۆ ئەوە چین مافە یاسایی و دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان کە 16 ساڵە نوێنەرایەتی زۆرینەیەکی درۆینەی کورد و زۆرینەیەکی درۆینەی نەتەوەیی کورد لە پێناوی پلە و پارە، پۆست و پارە مافەکانی خەڵکی کوردستانیان کردو بە قوربانی. ئەگەر تەماشا بکەی مادەی 140یان مراند، خاکەکەشیان تەسلیم کرد. یعنی ئێمە گێڕاوە تەسلیمیان کرد، نەک مادەی 140یان جێبەجێ نەکرد، خاکەکەشیان لەدەستدا، خەڵکەکەشیان دیسان ئاوارە کردەوە، دەخڵ و دانیشیان بە سووتاندان، زەوی و ئاویشیان بە داگیرکردندان. عیب نییە نوێنەرایەتی کورد لە ئاستی باڵای عێراق بوونی هەبێ، بەڵام کەرکووک و خورمات و شنگال و ئەمانە تەسلیم کرابن کە خوێنی لەسەر دراوە. عیب نییە بە 5 دقە پۆستێکی باڵا لە عێراق وەربگرن، بە 5 ساڵ پارەی جوتیاران وەرنەگرن. ئێمە چین بۆی ئەم مافانە داکۆچی لێ بکەین. ئێمە چین بۆی ئەو یەکڕیزیە درۆینەی کە لەوێ دروستیان کردەوە بۆ پارە و پۆست تێکی بدەین. ئەو یەکڕێزی درۆینە چییە کە دروستیان کردو دەتەوێت تێکی بدەیت؟ ئەوەیە با کورد یەکڕیز و یەکدەنگ بێ لە بەغدا بۆی ئەوان پلە و پۆست و پارە وەربگرن، بەڵام لە کوردستان مافەکانی خەڵک بخەنە ژێرپێیان، نەوتەکە بفرۆشن، پارەکەی نەهێنن، موچەکەی بە ناوی لێبڕین و پاشەکەوتەوە ئاوا پێ بدەن، لە بەغاش داوا بکەن بڵێن بۆ بوجەی هەرێم نادەن، بۆ موچەی خەڵک نادەن. ئەی تۆ بۆ نەوتەکە دەفرۆشی داهاتەکەی دیار نییە و نایدەی بە خەڵکی کوردستان. ئەی بۆ تۆ ئەبی بەهۆی ئەوەی مافە یاسایی و دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە بەغدا لە بەرامبەر سیاسەتی چەوتی ئێوە، لە بەرامبەر شکستی ئێوە خەڵک باجەکەی بدا. ئێمە بۆ ئەوچین نوێنەرایەتیەکی حەقیقی خەڵکی کوردستان لە بەغدا بکەین و بەمانەش بڵین ئەو یەکڕیزیە درۆینەی کە ئێوە لە بەغدا داوایەکەن لە کوردستان کورد بەز یەکڕیز نییە، کوردواز لێ بێنە چەند پەرتەوازە و بێخاوەن و بێماف و ئەمان ڕێگای کۆچ و مەرجیان بۆ خەڵک کردوتەوە.
ئەمان برسێتیان بەرهەم هێناوە بێکاریان زیاد کردووە لەگەڵ ئەمانە بەس خۆیان بە ناشەرعی و بە دزی دەوڵەمەند کردووە بۆیە لەگەڵ بەغدا تێکیاندا بۆیە نەوتیان نەدا بە بەغدا بۆی خۆیان بیدزن عیب نییە ڕۆژی 500,000 بەرمیل بکەنە بۆری بیفرۆشن بە خامی پارەکەی بدزن بەڵام نرخی بنزین لە هەرێمی کوردستان 2 هێندەی بەغدا بێ بەرمیلێ نەوت لە هاوی نیشانەدەن بە خەڵک بە نانەواخانەیەک بە کارگەیەک بە کارخانەیەک ئەوەشی بنزین بێنێ سەرانە و باجی لێبسەنن لە خاڵە سنووریەکانە باش بۆیە ئەمانە یەکڕیزیان بۆ ئەوەیە تۆ بێدەنگ بە وەرە بەغا شتێکیش پۆستێک شتێکیش دەدەینێ بۆی بڵێن کورد یەکڕیزە داوای ئەم پۆست و پارەیەکە بیبەن و خەڵکیش باجەکەی چییە بێ بابی بێ باش بەس بەو بانگشتێکەوەن لە کاتێکە بانگشتی یەکڕیزی کوردایەتی دەکەن کەس بەقەت ئەوان زیانیان لە بواری نەتەوەیی لە مەسەلەی کوردایەتی داوە ئەسڵەن کورد لە ڕوخانی ڕژێمی عێراق لە 2003 سنگ و قورساییەکی زۆری هەبوو لای بەغدا و چاوەڕێیانە کرد حکومڕانی لە هەرێمەوە بگوازرێتەوە بۆ عێراق بۆی وەکو ئەزمونێک سوودی لێ ببینن بەڵام نەکەمەیان نەکرد تا ئێستا نەیانتوانیوە پێشمەرگە بخەنە سەر مەنزومەی دیفاعی عێراقی نەیانتوانیوە موچەی پێشمەرگە هاوتای سەربازێکی عێراقی بکەن مەڵەکە ئێستا 2 هێندەیە بەڵام نەیانتوانیوە مافی زیندانێکی سیاسی کە لە بەغدا چۆنە ئەمەی کە زیندانی سیاسی بۆ لەو بەغدایە لە هەرێمە بیخەنە سەر بەغدا کە سوکاری شەهید و ئەنفال ئیمتیازیان زۆر کەمترە لەوەی لە عێراق هەیە ناکرێ خەڵکێک لە هەرێمی کوردستان بەدەستی ڕژێمی لە ناوچووی پێش و ئەو هەموو زیانەی پێکەوت بێ بەڵام کۆمەڵێک بچن خۆیان مستەفید بن لەو ئیمتیازە فیدرالیانەی لە بەغدا هەیە و ئەوەی هەرێمیش بەرن و یعنی تۆ تەسەور کە کاک حەکیم هەندێک فەرمانگەمان هەیە لە هەرێمی کوردستانە فیدرالین ئیتیحادین موچەکەیان لە بەغداوە دێ ئەمان هاتوون موچەی ڕەگەزنامە بەڕێوەبەراتیەکانی ڕەگەزنامە و پاسپۆرتۆمانە کە ئیتیحادیە خۆیان وەریان گرتووە و چەند موچەیان هەر لێ خواردن بۆی خەڵک نەڵێ باشە خۆ فەرمانگەیەک لە هەرێمی کوردستان کە خەڵکی هەرێم دەوامی تیاکە بەس لە بەغدا و دێوە تا و پارەی تەواو وەرەگرێ بۆچی من چەند مانگە وەرم نەگرتووە چون ئەویشیان وا لێ کردووە ئەمانە ڕاست ناکەن یەکڕیزی چی یەکڕیزی ئەوەیە بێدەنگ بە پۆست وەرەگرم و ناشبێ قسە بکەی کوا یەکڕیزی چی لە ماڵی خۆیان یەکڕیزن یەکڕیزی کورد لە ماڵەکەی خۆیان حزبی کوردی لە ماڵەکەی خۆیان بنەماڵە دەسەڵاتدارەکان لە ماڵەکانی خۆیانە یەکڕیزن یا دژی یەکن یا کەسیان قوبوڵ نییە حکومڕانێتی پێشتر لە هەرێمی کوردستان چۆن بووە باوک و کوڕ و برازا و ئێستا وردە بچووکێکەنەوە خۆیان لە ناو خۆیان ناخۆیانیان قوبوڵ نییە یەکڕیزی چی و درۆی کوردایەتی چی و هەمویان خەریکی بازرگانی و بزنسن ئێمە نوێنەرایەتی حەقیقی خەڵک وا ئەەکەین کە باشە ئێوە مزایدە چییە کە مەسەلەن ئێمە کار بۆ گێڕانەوەی خاک دەکەین باشکردنی ژیانی پێشمەرگە کە سوکاریان ئێوە بانگەشانە چین باشە لە 2005ەوە بۆیان حساب کە یەکەم هەڵبژاردن لە عێراق ئەنجامەدرێ و حکوومەت دروستە بێ و کورتایە بەشدارە و دەستور نووسراوەتەوە کورتایە بەشدارە و دەنگیشی پێداوە کوا و مافە دەستوریانەی کە بۆ کورد لە دەستور تەسبیت کراوە ئەگەر داکۆچیان لە مافە دەستوری و نەتەوەیەکانی گەلی کورد بکردایە خەڵکی کوردستان بکردایە ڕۆژمان بەم ڕۆژەنە ئەگەیشت هەموو ئەو ئیدعایانەی کە یەکەن ڕاست نییە بە 16 ساڵ نەک نەیانتوانیوە مافە شایستە دارایەکانی خەڵک وەربگرنەوە ئەسڵەن هەمویان لە دەستدا خانەنشینێک لە هەرێمی کوردستان لە هاوشێوەکەی لە عێراق نیوە کەمتر وەرەگرێ ئەمان سندوقی خانەنشینیان هەر نییە بە پێی یاسای چاکسازیش دەبوو دروست بکرێ هەتا ئێستا دروستیان نەکردووە یعنی
کەسێک کە بە تەمەنێکی زۆر بە 60 ساڵ 63 ساڵ بە چەند 40 ساڵ خزمەت کە خانەنشین ئەبێ هەموو مانگێک لەم 40 ساڵە ئەم بەشێک لە موچەکەی لێ بڕرا و خراوەتە سندوقی خانەنشینی لە عێراقا. ئێستا سندوقی خانەنشینی لە عێراق زۆر جار دەوڵەت قەرزی لێەکە ئیستیسمارەکە لە هەرێم سنووقیان نییە. یعنی 30 دانە ساڵە 29 دانە ساڵە هەموو فەرمانبەرێک چەندێ وەرەگرێ بۆ خانەنشینی لێسەنن خواردویانە دزیویانە بۆیە خانەنشینێک کە ئێستا بەو دۆخە پارەیە دەنێ. باشە بەس ئەوەی کە هەر پۆڵ بریمەر لە بیرەوەریەکانی یەکەم حاکمی بڵێن حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراق لە دوای ڕوخانی باز دەوەکە کە لەگەڵ بەرپرسانی کوردانی شوێ لە بەغدا توش سەرتا تووشی شپرزەیی بووە بۆەوەی کە داوای جیابوونەوە بکەن داوای گەڕانەوەی کەرکوو بکەن بەس لە داوای پارەیان کرد ئەو کاتێک کە بۆم دەرکەوت کە بۆ پارە دەژینەک بۆ ئازادی لەو کاتەوە ئەوەندە بڵێن عشقی پارەبوون تا ئێستا شەرتاو نەبووە کە لەو کاتەوە خەریک بن بە دڵنیاییەوە چونکە ئێمە لە 2023 قۆناغەکانی شەڕی ناوخۆ لە سەرگو مرگەکان بە کوژدانی کوڕی خەڵک هەموویمان تەواو کردبوو. یعنی لە 2023 دوو ئیدارەیی بوو وردە تازە خەریک بوون عیبەیان لێ هاوە بەعس و سەدامە ڕوخێ ئەمان هێشتا دوو ئیدارەیان هەیە هێشتا ئیتفاقیەکانی شەڕی ناوخۆ نەگەشت بووە ئاستێک کە بگەنە ئەوەی کە پەرلەمان و حکوومەتێکی معقولیان هەبێ بۆیە زانیان کە عێراق چەورترە و عێراق ئیمتیازاتی زیاترە ڕۆشتن بۆ پۆست و پارە بە دڵنیاییەوە کورد لەو معادلە وەگوتم یەکەم جار چاوەڕێکرا سەنگی گەورەی هەبێ بەڵام داوای کەرکووکیان نەکرد داوای مافی پێشمەرگەیان نەکرد هەر ئەسڵەن بیدایەت کە عێراق ئەو کاتە حاکمی مەدەنی عێراق بڕیاریدا هێزی نیزامی پاسەوانی سنوور دروست دەکرێ ئەمان پێشمەرگەیان هەڵوەشانەوە دوای سەیریان کرد لە عێراق میلیشیا هەیە و ئەمە سەر ناگرێ پێشمەرگەیان جارێکی تر دروست کردەوە و کاتە بە ئەمریکیەکانیان وتبوو 50,000 چەکدارمان هەیە دوای 200,000 تریان خستە سەری بەشێکی وەهمی و ناڕاز ئەوە یەکێکە لەو هۆکارانی کە تا ئێستا نەیانتوانیوە بودجەی موچەی پێشمەرگە بخەنە سەر مەنزومەی دیفاعی عێراقی لە کاتێکە پارێزگاری لە بەشێکی گەورەی سنوورەکانە کاکە ئێستا بەداخەوە پارێزگاریەشی نەماوە و تەراتێنی تیاکرێ لە کاتێکا شەڕی داعشی کردووە هەر لە شەڕی داعش تەواو بوو هەموو ئەو خاکانەی کە پێشمەرگە خوێنی تیادا بوو هەمویان تەسلیم کردەوە و خوێنی ئەو خەڵکە بە فیڕۆ ڕۆشت و کوردیان لەو ناوچانە تەسلیم بەو دۆخە کردەوە کە ئێستش لەژێر ئەو وەزعا هێشتویانەتەوە. باشە بەس سەبارەت بۆی کە بەڕێزت لە کوردستان بۆ نمونە هەڕەشە هەبوو لە بەڕێزت هەوڵی تیرۆرکردنت هەبوو فەرمانی دەستگیرکردن فەرمانی قەدەغەی بڵێن سەفەریش ئەمەوان ناکات کە مەیدانەکەیان بۆ چۆڵکەیت یاخود لە بەغداد پاشەک شێ بکەی لەوەی کە لێرە دەژاتی گاندەڵیت کردووە لە بەغداد هەر بەردەوام بیت بەو بڵێن نەمەتەی خۆتان ڕەنگە ئەوە پرسیارێک بێ کە نەیارەکانمان بڵێن تۆ لە هەرێمی کوردستان پەرلەمانت چۆڵ کرد و هیچت پێ نەکرا بۆ خۆت ئایا بۆ ئێمە ئێستا چیت پێەکرێت لە بەغدا پێم خۆشە جوابی ئەمە بە دەقیقی بدەمەوە کاک حەکیم من ئەگەر بۆ خۆم شتم بکردایە لە پەرلەمان دەمامەوە بەڵام بەچی بە زەلیلی بە لاوازی من قبوڵم نەبوو لە پەرلەمانێکی وەها زەلیلە دابنیشم سەرۆکایەتیەکەی تەسلیمی سەرۆکی حکوومەتم کە 57 پەرلەمانتار دژی من کۆ بکاتەوە حەسانم لێ بسەنێ و فەرمانی گرتنیشم ڕۆژی دواتر دەرکا بۆی دەستگیرم بکەن منم توانی بە زەلیلی و سەرشۆڕی دابنیشم و هەموو ئەوانە قبول کەم قبولم نەکرد بۆیە ئیستیقالەم کردووە لە موچەی مانگی 8 ملیۆن دینار بۆ لەبەرەوەی بۆ خۆم ئامادە نەبووم شت بکەم بۆ خەڵک کردومە بۆ ئێوام کرد ئەمە یەک دوو پێش ئەوەی حەسانم لێوە بگیرێتەوە یەک نامم بنووسایە بۆ سەرۆکی حکوومەت
بمتوایەتەوە بانق و کۆمپانیات نییە بەڵام کە من وام و تۆ داوای لێبوردنەکەم من بە زیندوی ئەوە نانووسم یعنی ئەو داواکاریەوە بوو کە بەڕێزت بنووسی داوا لێبوردن دەکەم شتیوانە بەوە کێژەکە چارەسەر دەبوو بەڵێ لە 2/4 ئەم کێشەیە دەستی پێکرد ساڵی 2020 هەتاکو 7/5 واتە مانگێک و زیاتر ئەو کێشەیە هات و ڕۆژ بۆی من نامەیەک بنووسم داوای لێبوردن بکەم من داوای لێبوردن بەس لە خواکەم ئەوەشی وتومە عینی حەقیقەتە ئەگەر کۆمپانیا و بانقیان نییە ئەم هەموو تاڵانیەی ئەم وڵاتە چی ئەیکا بۆ ئەگەر بۆ خۆمم بکردایە نامەیەگە منووسی ئەیان بردویان و کاکەوە کێشە نەما و حەل بوو داواکەشیان نەکشانەوە نەک نەیان کشانەوە لە تازەترین دۆخە فەرمانی گرتنم هاتووە بۆ سلێمانی فەرمانی گرتنم چۆتە سیستەمێک لە هەموو عێراقا لە هەموو دەواازە سنووریەکان لە هەموو فڕۆکەخانەکان بوونی هەیە وە قەدەغەی سەفەر و هاتوو چۆم لەسرە لە کۆی عێراقا بە هەموو هەرێمی کوردستان و فڕۆکەخانە و دەواازە سنووریەکانی ئەمەم لە پێناوی خۆیان بۆ خەڵک کردووە بۆ خۆمم کردایە ئاسانە پێگەهاتن لەگەڵ زاڵم وستەمکار چکە ئەو خەڵکە بۆ دۆخی وای لێ هاتووە هەمووی تەنازول و مجامەلاکە بۆی ستەمکارێک بیبینێ تۆ زێشتێ لەو حرامەی باتێکە کولەمەرگی پێی بژی ئێمە ئەوانەمان ڕەت کردوێتەوە بۆیە وایان بەرامبەر کردوین ئەگەر نامجامەلەشیان نەکردین هەریان و تۆزێ هێواشی کەرەوە خۆی ئێمە چی ترمانەوێ ئاخر چی هێواشکەمەوە لەوتنی حەق ئەوەی بێدەنگ بێ شەیتانی ئەخرەسە و باوەڕیشم وا بووە وتنی کەلیمەی حەق بەرامبەر دەسەڵاتدارێکی ستەمکار جیهادە بۆیە تەنازولمان نەکردووە خەڵکێک ئێستا بێ پێمان بڵێ ئێوە مەیدانتان چۆڵ کرد ئەحکام مەیدانەمان چۆڵ کردووە ئەو مەیدانی تەنازولمان تیا کردووە و حەسانەمان لێ نەسەنەوە تەنها من لە هەرێمی کوردستان لە 5 خولی پەرلەمانیا ئەوم بەرامبەر کراوە بەڵام ئامادە نەبووم بە زەلیلی بڕۆمەوە ئێستاش پەشیمانی خۆت لەوەی کە بە سەرتات و ئەوەی کە کردوتە ئەوەی بۆ خۆم کرد بێ لە پێناوی مافەکانی خەڵک لە پێناوی حەق و عەدالەت شانازی پێوەکەم شەڕەکەی تۆ لە پێناوی چی بوو؟ لە پێناوی ئەوە بووە کە ژیانی خەڵک باشکەن ئەم هەموو تاڵانی و دزیەکەن بۆچی کولەمەرگیتان بۆ خەڵک بەرهەم هێناوە ئێوە ئیتر تێر نەبوون ئێوە ئیتر بەس نییە ئەم هەموو دزیە ئێوە بیر ناکەنەوە سەرنجامی ستەمکاری چییە ئێوە نابینن ئەم هەموو دەسەڵاتدارە ستەمکارە بەم هەموو پارە و سوپایەوە لە پێش ئێوەوە هەڵوەرین و کەوت نەژێر پێی خەڵک بۆ ئێوە بەتەمان چۆن کۆتاییتان بێ لە بەرامبەر ئەمانە وایان پێکردوین و وایان لێ کردوین وەجگە لەوە زانیویانەکە چەند لە دۆسیەی هەستیاری پێشێلکاری مافەکانی مرۆڤ و گەندەڵی و دزیەکانیانەدەم چۆن راپۆرتەکانیان نیگەرانیان کردبوو بە تایبەتی مافی مرۆڤ و ئەوانش زۆریش کە سەرۆک پێشتر لە خود پێشتر سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ بووی کە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ بووم ئامادە بوون وەرەقەی سپین بۆ ئیمزاکەن تویانە چی کەوێ تایە بنووسە بۆت ئیمزاکەین بەس بەرامبەر ئێمە تۆزێ هێواشی کەرەوە وتومە ئەوەی ئەمەوێ ئامادەن جێبەجێکەن و تویانە ئەوەی ئەتەوێ ئیمزایەکەین و چاوە نوقێنین تومە دەبنووسن خەڵک مەڕفێنن ئەشکەنجەی خەڵک مەدەن زیندانە نهێنیەکانتان ئاشکراکەن ئاوە قەڵەمەکەیان داناوە و وازیان هێناوە ینی خەڵکی کوردستان ئەمە پێی نافرۆشینەوە مەبدە و قەنەعەتی خۆمانە دۆڕاندن زۆر ئاسانە هەڵخلیسکان زۆر ئاسانە تەسلیم بوون هەر زۆر ئاسانە خۆتان بە دۆڕان نازان بەرامبەر دەسەڵاتداران ئەوە دۆڕاوەکە ئەچێت تەسلیمە بێ و واز لە قەنەعەتی خۆی هێنێ و قسەکانی ڕابردوو خۆی پەشیمانە بێت لەوەم زانیوە ڕادیۆیەوە بەڵێ نەوەڵای ئەمە ئەزانین تەلەڤیزیۆنە زۆر باشە بەس سەبارەت بۆی کە لە بەغداش بڵێن
هەر بەرداوام دەبن ئەو شەڕی کە کردوتانە لە کوردستانە لە بەرامبەر گەندەڵکاران شەڕەکە کۆتایی پێ نەهاتووە ئەوەی کە دەمێک بڵێن شەڕەکە دەستان پێ کردووە ئەگەر خوای تەعالا نصیبی خستینە بەغدا و دەرچوین بەشی ئەوە متمانەی خەڵکمان بەدەست هێنا وڵا شەڕەکە قورسترەکەین مەیدانی شەڕی بەغا گەورەترە باش ئینشەڵا قورستریەکەین لەسەریان لە چ بوارێکە بە حکمیەوەی کە دۆسەی نەوت لە بەغدایە مەسەلەی موچەی فەرمانبەرانە مەسەلەی پێشمەرگەیە دەتوانرێت شارەکە قورستر بکرێت بۆ بەرژەوەندیشان لەوێ هەیە حەچی دزی و تاڵانی و گەندەڵی و فەزاحەتیان نەیزانین شەڕەکەیان لێ گەورەترەکەین لێ فراوانترەکەین لە پێناوی خەڵکە لە پێناوی ئەوەی کە ئەزانی کاک حەکیم ئێستا چییە گوزەرێ لە وڵاتە لە هەژاری لە بێکاری لە نەبوونی لەسەر هەڵگرتنی گەنج بەس هەناسە و هەوا ماوەیشیان پیس کردووە هیچیان بۆ خەڵک نەهێشتوەتەوە تا ئەم ساتەش بیر ناکەنەوە دوای 30 ساڵ لە هەرێم دوای 16 ساڵ لە بەغدا ئەیانوێ هەراوا بەردەوام بن وەڵا بە جۆرێ قەڵپە بێتەوە بە سەریانە وەڵا بە جۆرێ لێیان تێکەچێ کە لە هاوشێوەکانیان لە ڕابردووە زۆر خراپتر بێ بەڵام سوبحانە الله ستەمکار لەسەر ستەمی هەرە ڕوا هەتا ئەو ڕۆژەی تیانە چێ هۆش ناکاتەوە باشە بەس ڕەنگە بڵێن ئێستا بەڕێزت دەڵێ دۆسیت لاهی گەندەڵی لە بەغداد لە کوردستان ئەو دۆسیانەی کە لاتە ئازاری داوی ینی ژیانی خەڵک یاخودەوەی کە تۆ معلوماتی زۆرت لایە زۆر بڵێن لە ژیان ڕۆژانە ئازاری داویت ئەزانی کاک حەکیم من لە گەندەڵی و لە پێشەلکاری مافی مرۆڤ لە هەردووکیانە وەکوەڵێن لە نەوت بۆ جەوت هەموو یەزانم هەموویم لایە یعنی خەڵک هەیە لەم عێراقا تاکە نەفەر هەیە لەم عێراقا ملیارێک و 200 ملیۆن دۆلاری بردۆتە دەرەوەی ئەم عێراقا بە ئەوراقی گومرگی و فاتورەی تەزویر یعنی نازان بڵێم چی خۆ نەمان وتووە خەڵک زۆر جا پێمانەڵێەوە تااقەتان نەچوە ناڵێن ئەو تااقەتی نەچوە 30 ساڵە زوڵمی لێگەن بەس تااقەتی چووە من 7 ساڵە پەرلەمانتار بووم حەقی پێڵێم ئەخە میلەتێ وا بێ لە 30 ساڵی زوڵم و شەقتی هەڵدان و برسیکردن و نانبڕین و موچەبڕین تااقەتی نەچووە من ئەڵێم کورە بابە ئەمانە دزیت لێەکەن ئەمانە زوڵمە لێەکەن ئەمانە مافی تۆ ئەخۆن ئەوەی کە خوای گەورە بە 7 ملیۆن ساڵ لەژێر ئەرزا نەوتە دروستی کردووە بەرمیلێ نەوت بە 7 ملیۆن ساڵ دروستە بێ ئەو بە 7 ساڵ هێناوێتێ دەرەوە دزیوێتی تۆ تااقەت نەچووە تۆ بێتاقەت نەبووی لەم هەموو زوڵمە کەچی بە منەڵی بێتاقەت نەبووی لە وتنی ئەو حەقانە نەوەڵام من بێتاقەت نابم ئێمە بەو ڕێگایین کە نوح پێغەمبەر عەلەیهی سەلام پیایان ڕۆیوە کە شەو ڕۆژ بە میلەتەکەی وتووە بەهۆش بێنەوە 950 ساڵ تااقەتی نەچوە وەڵای ئێمەش بەو ڕێگای ڕۆین عومرمان تا چەنێ بێ خوا لەسەر ئەم ڕێگە بمیانە لە تااقەتمان ناچێت لەوەی کە حەق بە خەڵک بڵین ناحەق بۆ خەڵک ڕوون بکەینەوە سوپاس دەکەم ناوبرێکمانە دەگەڕێم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود
کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگین و بەهێز و تەندروست دەکات. پرچ قورس و خاو دەکاتەوە. ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان. چارەسەری پرچی سووتا و بۆز دەکات. ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات. دەتکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سۆرم پێش ناوبڕەکە دوای دێنی سەر مەسەلەی خاک و نوێریاتی کورد لە بەغداش بە سەبارەت بەوەی کە لەو دۆسیانەی کە چی لە بواری مافی مرۆڤ بێ چی لە بواری ژانی خەڵک بێ چ شتێک زۆر ئازاریەوەی داوە. وەڵا زۆر جار باسم کردووە کاک حەکیم لە مەسەلەی مافی مرۆڤ، ئەشکەنجەدان تا ڕادەی کوشتن. قەت لە یادم ناچێت پیاوێک تەلەفۆنی بۆ کردم وتی من مناڵێکی 16 ساڵم هەبووە، دەستگایەکی ئەمنی بردوێتی و لە زیندان لە ژێر ئەشکەنجا تەحەمولی نەکردووە، تەرمەکەیان پێداومەتەوە. وتم سرم لێ بدە بەڵگەکان بێنە بە بدبینم. وتی وەڵاهی پارەم پێ نییە، ناتوانم بێم بۆلات. تم ناتوانی پارەیە قەرزکەی تا دەی بۆلام. کاتێک کە بینیم منداڵەکەی خۆمم هاتەوە پێش چاو 16 ساڵ، کەمتریشە دۆسیەکە ئێستا بە وردی لە بەرچاوم نییە لە لامە. بیبەی دوای تەرمەکەی بدەیتەوە. پیاوێک 11 شەوبەری 12 بەیانی تەرمەکەی بیتەوە. نینۆکی خەڵکیان بۆ هێناوم، نینۆکیان دەرێناوە لە بەڵێ بەڵێ بۆیان هێناوم لە کلێنسا. لە ناو زیندانەوە لەسەر کلێنس نامم بۆ هاتووە باز لە گوزەران و ژیانی خۆیانەکەن. ئەمە باسی زیندانەکانی بەعز ناکەم، باسی زیندانی کوردی ئەەکەم. معقولە پیاوێکی وەکو ئەبوو خوبەیب وەلیدی یونس بیگریت دوای 5 ساڵ بزانرێت چیت لێ کرد گیراوە، دوای 10 ساڵ بیدەی بە مەحکەمە، حکومەکەی 5 ساڵ بێ 10 ساڵەکەی بۆ حساب نەکەی، 5ەکەی تەواو کرد بێ بەری نەدەی. ئەمە من باسیەکە مەزانی ساڵی چەنە؟ ساڵی چەنە؟ 2000. ئێستا چەنە؟ 2021. حکومەکەت 5 ساڵ بێ دوای 10 ساڵ حکومت بن، هێشتا 21 ساڵە لە زیندانابی بەبێت. هێشتاش ئازادیان نەکردووە؟ بەڵێ ئێستاش ئازاد نەکراوە. نەتۆی گرتوەکانیش داوای ئازادکردنی کردبوو؟ هەموو دنیام هێنایە سەرخات،
ئێستەش ئازاد نەکراوە. زۆر لەم دۆسیانە یعنی قەت لە دڵم دەرناچێ پیاوە کات بۆ لام گەنجێکی جوان ینی تەمەنی زۆر نەبوو وتی ئەمە دۆسیەکەمە کە خوێندمەوە شۆک بووم وتی دوای ئەمە خۆمە کوژم من لە زیندانی ئەم دەسەڵاتە کوردیا پیاوەتیم لە دەست داوە ناتوانم هاوسەرگیری بکەم نەژیان بکەم ئیتر من بۆ بژیم خەڵگەی تێک چووە یعنی ئەمانە هەموو زۆر ئازاری داوم لێگەڕێ لە نەبوونی و لە هەژاری و لە بێکاری خەڵک ئەوە ئێستا ئاسایی بۆتەوە یعنی وامان لێ هاتووە ئاسایی بووینەتەوە یەکێکە بینی کە چەند گوزەرانی خراپە چکە خراپترمان دیوە خەڵکێک هەیە حیای خۆی خۆشەوێ کەس پێی نازانێ ئەمڕۆ ئافرەتێک وێنەی ماڵی دایکی بۆ ناردووم کە لە دایکم بەس ئەپارڕێتەوە لێ خوایە بوومە لەرزە نەبێت چکە ڕوخێ بەسەریا خێزانی شەهیدە ئەمە خێزانی شەهیدە لە هەرێمی کوردستان بپارێتەوە بڵێ خوایە بوومە لەرزە نەبێت چونکە ئەم کەلاوەیە ڕوخێ بەسەرما خۆ چیرۆک و معاناتەکانەوە زۆرن ئەگەر ئینسان ویژدانی هەبێ ئازارێدا ناخی ئەکوڵێ ئەهەژێ زۆر شتی تر کە ڕەنگە هیەوە نەبێ لەسەر شاشە بیڵێ لە معانات و لە ئازار و لە ناڕەحەتی کە لە سای ئەمانە بەسەر و خەڵکا هێنراوە باشە ئەوەی کە بەڕێز دەستنیە سەرمەستە بەز لە دۆسی مافی مرۆڤ تاوانی جەنگ دژە مرۆڤایەتی هەمویان ئەنجام داوە بەرامبەر بە خەڵک وەڵاهی تاوانی وایان کردووە ئێستاش خەڵک بۆ ئێسک و بۆ تەرمی کوڕەکەی مەمنونە بیدەنەوە نایدەنەوە ئێستش لەم ڕۆژانە خوشکێک پەیوەندی پێوە کردومە لە پیاوەکەم 13 ساڵە چارەنووسی دیار نییە دانیشتوم بە دیار دوو مناڵەوە ئایندەی من چی لێ دێ منداڵە لەن کوا باوکە بڵێ چی باوکی بابێت لە دائیرەیەک لە قوتابخانەیەک باوک نییە ئاخر کوا نییە بۆ نییە وەڵا دەسەڵاتی کوردی بردوێتی و نەتەرمی پێداوینەتەوە نە چارەنووسی دیارە یەک نییە دوو نییە دە نییە سەد نییە خەڵک ڕازی بێ ئێسکی کوڕەکەی بیتەوە بۆی دڵی پێی خۆش بێت بچێ بە دیار گۆڕەکەیەوە بگری ئێسکەکەشی نییە زۆر باش سەبارەت بە مەسەلەی خاک کە ئەوش پەیوەندی بە بەغداوە بڵێن تاکوێستە مادەی 140 نەتوانراوە جێبەجێ بکرێ پێشتر بازەوە کە دەکرا بە پارە پارتی ویکیتی پارەیاندا بە بڕی 75 میلیۆن دلار کێشەکە چارەسەر دەکرا جێبەجێ دەکچووە قۆناغی یەکەمی مادەکە پێوەست بوو بە قەرەبووکردنەوەی عارەبە هاوردەکان دەکرا کورد ئەو ناوچانە لە دەست نەدا بەڵێ دەتوانرا و ناوچانە زۆر بە شێوەیەکی تۆکمە بپارێزرێ ئەمان ئامادە نەبوون پارە بدەن و عەرەبە هاوردەکان بڕۆنەوە چاوەڕێیان کرد عێراق بیدا ئەو دۆخە بوو کە بینیمان نەیان کرد دوو نەک بە 75 میلیۆن دلار بە 15 میلیۆن دلار لە خورماتوو هەتاک و شنگالە پارێزرا پێش شەڕی داعش چۆن ئێمە کۆمەڵێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بووین سەردانی کاک نەوشیروانمان کرد باشە یەکێک لە فراکسیۆنەکان بەڕێزێک بوو بە حکمی تەمەن ئەو قسەی کرد پرسیاریەوەی لێ کرد کە تۆ ماوەیەکی زۆر هاتوچۆی کاک مەسعود دەکرد وەگلەی ئەوەت هاتە سەر کە یەکەم جارە چنە حکوومەت و تۆ هەر بەڕێی سەری ڕەشەوەی وتی وەڵا پێم خۆشە لێرە ئەمە بە ئێوە بڵێم کە ئەوە چی بوو بۆ ئەوە ڕوویدا و من ئەچووم وتی هاوڕێکانی خۆم و حیزبەکانی کە پێکەوە لە معارەزە بووین گلەیان لە من ڕەنگە هەبوو بێ و نیگەران بوو بن کە زۆر جار تعلیقیشیان لێداوم کە زۆرە چم بۆ لای کاک مەسعود وتی ئەزانن بۆچی چووم تمان وەڵا حەزەکەین بزانین وتی بۆ ئەوە چووم
ناوچە ناکۆکی لەسەرەکان بپارێزین بە پرۆژەیەک. پرۆژەکەمدا بە کاک مەسعود وتم کاک مەسعود ئێمە بین با لەم هێڵی مادەی 140 بۆ پارێزگاری لەم ناوچانە خەڵکەکان بەرینەوە بۆوێ زۆریان پێشمەرگە و چەکداری ئەم دوولایەنن لێرە کرێچین بێوەزعن خاکیان جێهێشتووە ئەیان بینەوە بۆوێ هەریەکە مەزرعەیەک و خانوویەکی بۆکەین و کۆمەڵی ئاژەڵی بۆ کڕین لەوێ نیشتە جێیەکەین بە چەکەکەی خۆیەوە کە هەر پێشمەرگەیە وەکو چۆن ئیسرائیل مستەوتەناتی دروست کرد فەڵەستینی داگیر کرد ئێمەش وەکو مستەوتەنات بەو هێڵە گەورەی مادەی 140 خەڵکەکانمان تەسبیتەکەین ئەو کاتە ئینتیمای زیاترە بێ لەبەرەوەی عەرز و ئاوی خۆیەتی ژیانی لەسەرێتی ئەرکیش نامێنێتەوە لەسەر هەرێمی کوردستان چەکەکەشی پێ هەر کاتێ پێویست بوو دیفاعەکە وتی زۆر شتێکی باشە چەنی تێچێ وتم 15 ملیۆن دۆلار یاخت تەواوێکە وتم ئەمە هەموو پرۆژەکە بە 15 ملیۆن دۆلار ئێمە ئەتوانین خەتی مادەی 140 بە ئاوەدانی بپارێزین بەوەی کوردی بۆ بەرینەوە کە کوردی ڕەسەنی خۆمانە و لەوێ ئاوارە بووە وتی بەسەر چاو من بە ئاشتی هەورامیێڵم لە پارەی نەوت زۆر ئاسانە ئێوتی نەیکرد بێهیوا بووم لێی بۆ ئێوتی تا ماوم جارێکی تر من ئەو شتە ناکەمەوە کە پێشتر لەگەڵەوە برادەرا کردومە ئەمانە ملیارها دۆلاریان لە هەرێم دزیوە بۆ 15 ملیۆن دۆلار خاکێکی گەورەی لە 141 چەنی هەرێمی کوردستانیان لە دەستدا دوای چیش دوای ڕشتنی ئەو هەموو خوێنەی شەڕی داعشتیایە بۆیە ئەمانە بەڕاستی جەریمەی گەورەیان کردووە بەرامبەر بە خاک بە خەڵک بە هەوا بە ئاژەڵ بە دەغڵ بە هەموو شتێک وڵاتیان وێران کرد خەڵکیان بێکار کرد خەڵکیان بەدبەخت کرد بێکاریان زیاد کرد گەنج و لاومانیان بەڕێی هەرنەرانە وا لێ کرد کە بەشێکی لە ئینجا بخینچێ بەشێکی چارەنووسی دیار نەبێ ئەچتار وڵاتێکی دنیا کوردی تایە ئەوەندە پەرتەوازەین ئەوەندە بێخاوەنین ئەوەندە بێ ئەرزشیان کردووی یعنی خەڵک بە 30 ساڵ نەتوانێ میلەتێکی 5 ملیۆنی بژیێنێ خوا ئەمانە شایانی ئەوەن عیب نییە خەڵک دوایان کەوێ عیبە عیب نییە خوا تۆ مەڕۆ بزن بە خێوکەی دان و ئاوی نەیتێ ئەلەفی باشی نەیتێ بەیانی هەڵسای گورگ نەی خواردوون ماون لە شوێنی بەخێوکردنەکە ناڕۆن بۆ شوێنێکی تر لەوە ڕێپەیاکەن کاکەمانە حسابی ئاژەڵیشیان بۆ ئینسانی کورد نەکردووە بۆیە بەڕاستی هەرچی بڵێ لەسەریان کەمە باش سەبارەت بە مەسەلەی موچە و وەسەقامگیری هەرێمیش دەکرێت ئەگەر بڵێن مانگی دا هەڵبژاردن دەکرێت کۆمەڵێک نوێنەری باش بڕۆن بۆ بەغدا ئەو مەسەلەی موچە ڕاست بکرێتەوە چونکە ئەگەر بوجەکە باشی لە بەغداد بێت جگەلەوەی کە موچەخۆرە خەڵکی تریژ لە بازار لێ سوودبەن دەبێت ئەم کێشەی موچە چارەسەر بکرێت ڕاست بکرێتەوە مەسەلەی نەوت ڕاست بکرێتەوە ئەزانی ئەمانە وعدیاندا بوو هەرێمی کوردستان بکەن بە دووبەی زانین کردیان بە چی؟ کردیان بە یەک خێوەتگەی ئاوارە لی مستەفید بوون ئەوەی کە چون لە دەرەوە شانازیانە کرد ئێمە ملیۆنی ئاوارەمان لە خۆ گرتووە قڕم ساختۆ میلەتەکەی خۆت لە برسا کوشتووە باش ئاوارەی چی و بەخێو کردووە ئەسڵەن ئەو ئاوارەیە ئەگەر موچەکەی لە بەغاوە بۆ نەهاتایە و لە بازارە کڕین و فرۆشتنی پێ نەکرایە بازارەکانی هەرێمی کوردستان زۆریان داخران دوکانەکان ئیفلاسیانە کرد یخۆ ئێستاش بەشێ لە جموجوڵی بازار عەرەبە بڕۆ لە قاتعەکانی حەلوە بپرسە بڕۆ لە مەعرەزەکانی سەیارە بپرسە بڕۆ لە بازارەکان و شوێنە گەشتیاریەکان بپرسە عەرەب نەبێ خۆ کورد پارەی پێ نەماوە مانە هەمویان ئیفلاس کردووە هەمویان قەرزار کردووە هەمویان بەدبەخت کردووە باش بەس چۆن مەسەلەی موچەکە موچە ئەگەر لە بەغداوە ڕاست بکە خۆ دۆسینەوت کاریگەری دەبێت لەسەرەوەی کە موچەخۆرە و موچەخۆریش نییە بڵێ دۆسینەوت خۆی موچە کێشەی ئێمە لەگەڵ بەغدا لەسەر مەسەلەی نەوتە ئەمان
بڕیارێکی یەکلایەنەیان هەیە کە وەکۆڵێن کلیلی نەوت تەسلیمی بەغا ناکەین. ئەزانیم قسەیانی چی؟ یعنی دەست لە دزینی نەوت هەڵ ناگرین بین بە بەغا پارەی خەڵکی کوردستان بدا. ئەوە مانە کوردەکەیەتی؟ بەڵێ. کلیلی نەوت چییە؟ ئەوەیە کە نیوەی بە نادیاری ماوەتەوە و خۆیان لێی مستەفیدن. کا حەکیمەمانە لە گوندەکانی کوردستانەوە کەری خەڵکیان بە وەرەگر پێی بڕۆن. ئێستا گەیشتون بۆ تەیارەی خۆیانیان هەیە. ئیتر چۆن نەوتە دەن بە بەغا؟ ئەڵێ ئێوەی دزن ئێمەشەی دزین، ئێوە بە خۆتانی بزن ئێمەش بۆ خۆمانە دزین. خۆ ئێوە خەڵکتان باشتر لە بەغا نەژیاندووە تا ئێمە باشتر بیژێنین. هەردووکمان نەیچەوسێنینەوە و میلەت لێ خوڕین و ڕازین و بۆ کاتی انتخاباتیش نسبەیەک بودجە دێت، دوای انتخابات ئەچینەوە سەر قەوانە کۆنەکەی نەوت نادەی، نەوتە دەم، کلیل نادەم، نازام دزی یەکەم دزی ناکەم، بەشە بودجە نێرم ناینێرم، نیوەی ساڵەکە ئاکوژن، نیوەی ساڵەکەی تریش بە کولە مەرجی دەسێنەوە لە موچیان. ئێستا خەڵک دەستی لەسەر دڵێتی تۆ بڵێ ئەم مانگە موچە بە تەواوەتی بن، ئەمان شەڵێن ئەگەر پارەکە لە بەغاوە هاو ئەیدەن، دەی هاو نەهاو هەنێ دەست ئەخەمە تخوامە حکومڕانێتیە. عیب نییە ئەمانە جارێکتر خەڵک متمانیان پێ با بچنەوە بۆ بەغا. کاکە مە قسەی حەملە ئینتیخابی نییە. ئەگەر ئەم قسانم وانە ڕەجمە بکەن، وانە خەڵکینە بڵێن ڕاز ناکەی وایە. سەیرێوانە مەکە کە موچەیەکی بندیوار و مستەفیدیەکیان هەیە لە پەناوە و خۆیان نەژین حەقی دراوسەکەی و خزمەکەی ئەوەی نییە. عیبە بۆ ئەو میلەتە کە ڕازی بێ بەمە و دراوسەکەی و خزمەکەی لە بەرچاوی نەبوو هەژار داماو بێ. کاک حەکیم تۆیشە کەوتۆتە دەوایرەکانی هەرێمی کوردستان، خەڵک ئاوات بە مەرگە خوازێچێتە دائیرەیەکەوە. ئەوەی ئیشەکە گاڵتەی بە ئیشەکە دێت، چکە لە خۆ موچەم نادەنێت، چەند موچەیان دزیم و بڕی و بردیان بۆ بە دڵسۆزی بیکەم نایکەم. ئەمیشە لە کاکە من ئیشم ناڕوا، لە ئیش ناڕوا، ئەوانیش ئاوا مافی منەدەن. یعنی وڵاتیان هەموو لەبەر یەگەڵوەشان، ئەخلاقی خەڵکیان وێران کرد. ئەزانی ئەم سیاسەتە ئیسرائیلیەی لە وڵاتانی عەرەبیەوە هێنایان کەناڵێک دروست کە بۆ ڕەقس و سەما و بەلا ڕێیابردنی گەنج، بۆ مەستکردنی کۆمەلگا، بۆ ڕوودکردنەوەی کچانی کۆمەلگا، خۆیشن نەوتە دزی، زیندان پڕەکەی، خەڵک حکومەدەی، خەڵک تیرۆرەکەی. کێشت نەبێ، گرنگەوەی خەڵک با بەلا ڕێیا بڕوە. کاکە خەڵکینە بە ئاگا بێن، هەر قەزیە موچەکەتان نییە، قەزیە هەڵۆشانەوەی خێزان و ئەخلاق و هەموو شتێکی ئەم کۆمەلگەیە. بڕۆنە دادگاکان بزان چەند کێشە هەیە. هەمووی لە سایی چییە؟ لە سایی پەروەردەی ئەمانە، لە سایی خوێندنی ئەمانە. گاڵتەیان بە دکتۆرا دێ، گاڵتەیان بە پرۆفیسۆر دێ، گاڵتەیان بە پێشمەرگە دێ، گاڵتەیان بە خوێنی شەهید دێ، گاڵتەیان بە هەموو ئینسانیەتی تاچی کوردی دێ. چی بەهای هەیە لای ئەمان؟ دز و مافیا و کۆمپانیای ناشەرعی و ئەمانە. و دەوترێ ئێوە هەر قسە ئاکەنەی بۆ نایگۆڕن. بە قوربانێ بم، تۆ لە ناخی خۆتا بگۆڕێ، تۆ زوڵم قبول مەکە، دەنگل لێبێ با منیش لە پێشتەوەم. تۆ لە ماڵەکەی خۆ نایتە دەرەوە تەوێ بە من لە ئینتخاباتیشا چەندێ دەنگاوە پێم لە 100 کورسی پەرلەمان 7 کورسی، یعنی 93 کەس دەنگی بە من نەیاوە. گۆڕانکاری چۆن ئەکرێ؟ گۆڕانکاری وا ئەکرێ ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم. والله خەڵکی کوردستان تاک تاکتان نەگۆڕێن، زوڵم بە فعلی ڕەت نەکەنەوە، گۆڕانکاری دروست نابێ. حکومڕانی زاڵم حکومتانەکە، چکە بەیانیەکی تەزویری بۆکەی دەنگی پێیتەوە و ئەژڵەی زوڵممان لێکەن، تۆ زوڵم دەخۆتەکەی، تۆ خۆت ئەوەت هەڵبژاردووە، تۆ خۆت ئەوەتەوێ، تۆ یەکێکت ناوێت کە دیفاع لێ بکە، پێڵەی ئەوە قسەی زل تێرتان نەخوار، ئێوە ژۆگەوان دزن، ئاخە دزی من چییە؟ دزی منەوەی دیفاع لە قوتی تۆەکەم کە دزراوە. گۆڕانکاری وا دروست نابێ. کۆمەڵگەیەک زۆرینەکەی بچێ دەنگ با بە زوڵم، دوای بیێ بە بۆڵە بۆڵ زوڵم لاچێ،
بە پرتە و بۆڵە بڵێ کاکە ئەمانە ناگۆڕێن تۆ نایگۆڕی تۆ چەکە بۆ هەڵگرتووە تۆ دیفاعی لەیەکە گۆڕانکاری چۆنە دوگمەیەکە داگیرسێ و خوا لە ئاسمانە معجزەمان بۆ بنێرێ خوای گەورە چەند هزار پێغەمبەری بۆ بەشەریەت ناردۆ بۆچی بۆی بە ئاگای بێنێتەوە یخۆ پێغەمبەر تازە بۆ کەسی تر نایە هەرە بێ خەڵکێک هەبێ ئەم ڕێگە ڕاستە پیشانی و میلەتە با بڵێ خەڵکینە بە ئاگا بێن خەڵکینە دوو جیل لە هەرێمی کوردستان پەروەردە بووە هەمووی مەحرومە هەمووی نازانێت مافە سەرەتایەکانی ژیان چییە پێی نەگەیشتووە باش شتێکتمان زۆر بە کوتشکە کاتیش من وڵی هیچم نەماوە سپاس دەکەم سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ